نزیکەی مانجەکە پەرلەمانی عێراق بەهۆی کێشە ئاڵۆزیەکانی بڕگەکانی بودجە دانیشتەکانی خۆی سەبارەت بە پەسەندکردنی بودجەی 2017 بە دوا دەخست، بەڵام پاش بڕینی چەندین هەنگاو یەک بە دوای یەک پەرلەمانی عێراق توانی بودجەی 2017 پەسەند بکە. شەڕی ئێمە لە یاساکەیە شەڕی قوتی خەڵکە، فەرمانبەران، خانەنشینان، موچەخۆرانی هەرێم بە شێوەیەکی گشتی. ئەوەی هاوکارانم ئاماژیان بە زۆرێک لە خاڵەکان کرد. ئێمە ئومێدەوارین حکوومەتی هەرێمی کوردستان پابند بێت بە ڕێکەوتنی نەوتی. ئەگەر من بە ژمارە ئاماژەی پێ بکەم، پێم وایە لە بودجەی عێراقی مانگانە 700 ملیار دینار بەرامبەر بە ڕادەستکردنی 550,000 بەرمیلەکە موازنەی هەرێم دێ و حکوومەتمان نظام کردووە کە ئەم پارەیە دەبێت بۆ موچەی فەرمانبەران تەخسیس بکە. چوار فراکسیۆنی کوردستانی لە بەغدا بەبێ ئامادەبوونی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانی توانیان بودجەی 2017 تێپەڕێنن. وەک ئەندامانی هەر چوار فراکسیۆنەکە دەڵێن توانیمان موچەی فەرمانبەرانی هەرێم و پێشمەرگەش دابین بکەین. ئەوەی کە پەیوەندی بە هێزی پێشمەرگەی کوردستانیشە کە من هەواڵان زیاتر ڕوونکردنەوەی لەسەردەن لە دەرەوەی ڕێککەوتن یان لە دەرەوەی ئەو مادانەی تایبەتن بە موچە و بودجەی خەڵک اتیفاقی لەسەر کراوە. ئەمە جگە لە کۆمەڵێ دەستکەوتی تر بۆ کەرکووک و هەڵەبجە و زۆر ناوچەی تر کە هەواڵان باسیەکەن ئاماژی پێکەن کە تایبەتە بە پترۆ دۆلاری کەرکووک و هەموو شوێنەکانی تر. من ئەمە لێرە بیڵێم ئەوەی لەسەر شانی ئێمە بوو جارێکی تر چوار فراکسیۆنی یەکێتی گۆڕان کۆمەڵ ئیسلامی یەکگرتووی ئیسلامی جێبەجێمان کرد. لە کۆتایی ئەم ئاڵۆزیانە سەرۆکی پەرلەمانی عێراق دەستخۆشی خۆی بۆ پەسەندکردنی بودجەی 2017 ڕاگەیاند. پیرۆزبایی لە گەلی عێراق دەکەم بە بۆنەی پەسەندکردنی بودجەی فیدراڵی بۆ ساڵی 2017. بە ئەرکیشی دەزانم کە سوپاسی لیژنەی دارایی و لیژنەکانی تر بکەم کە پاڵپشتیان بوون. هەروەها سوپاسی پەرلەمانتارانیش دەکەم کە بە بەردەوام لە گفتوگۆیەکی ڕووندا بوون بۆ ئەوەی بگەن بە داڕشتنێکی هاوپەیمانی گونجاو. سەرەڕای دەیان کۆسپ و ئاڵۆزی و یاخیبوونی چەندین لایەن و پەرلەمانتاران، بەڵام پەرلەمانی عێراق بە زۆرینەی دەتوانی بودجەی 2017 پەسەند بکە و ڕادەستی حکوومەتی عێراق بکە بۆ جێبەجێکردنی. نزار عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا، بەغدا.